خاڵێکی تر بەڕێزانم دانیشتنی ئافرەتان لەبەر دەرگا یەکێکی ترە لەو شتە قێزەونە ناشیرنانەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدایە. بەڕاستیەکەی بێتام بووە ئافرەت بە بێتامی لەبەر دەرگا دانیشێ بە شەو و بە ڕۆژ، یعنی وەک چاخانەی لێ هاتووە نەعوذ بالله، یعنی بەڕاستی بەداخەوە کە کۆڵانەکانی ئێمە وای لێ هاتووە خەڵک ناوێرێ پیا بڕۆ. ئەمە شتێکی زۆر قێزەون و ناشیرنە کە ئافرەتان لەبەر دەرگا دانیشن و بەوەسی خۆیان 4 و 5 خەریکی قسەکردن و غەیبەتکردن و ناوکە خواردن و نازانم چی و ئەم بابەتان. بۆیە ئەبێ لە خوا بترسن خوشکانمان. خوای پەروەردگارە فەرمی ئێوە لە ماڵەکانتان نیشتەجێ بن و جێنشین بن بمێننەوە ئیلا بۆ حاڵەتێکی ضرور هەبوو وەرە بۆ خۆت لەگەڵ ماڵە هاوسێکت لە ماڵەوە دابنیشە بۆ خۆت چی بابەتێکە تێ باسی کە بۆچی تەسەر دەرگای حەوشە. بۆیە کارێکی قێزەونە کە ئافرەتان دانیشن لەبەر دەرگا.